خاوەن پێداویستە تایبەتەکان کە موچەکانیان لە نێوان 100,000 بۆ 150,000 دیناردایە لە ئێستادا لە دۆخێکی خراپی ئابووریدان. ئەوان دەڵێن پارەی نەدا و دەرمان نەکرێخان و نەخۆراکمان پێنەماوە. جدی وەزعی خەڵکی کوردستان هەموو موچەخۆران وەزعێکی زۆر خراپی هەیە بە تایبەتی کەمەندامان لەبەرەوەی بڕی موچەکەیان زۆر کەمە کەمەندام بڕی 100,000 بۆ 150,000 هەیە لە 150,000 تێ ناپارێت بەداخەوە ئەوەش بەشی پێداویستی ڕۆژانی کەمەندامەکە خۆی ناکات چی جارەوەی کە سەر خێزانێک خۆی کەمەندام بێت بتوانێت بۆ موچەیە ژیانی چەند سەر خێزانێک بەڕێوە بێت لەبەرەوە کەمەندامان ئەتوان بڕم ئێستا لە ژێریال یاژاریەواژین وەزعی مادیان زۆر خراپە ڕۆژانە سەردانەکەن داوای هاوکاری و داوای دابینکردنی ژێوی ژیانیانەکەن داوای خواردنەکەن بەداخەوە ئێمە وەکو ڕێکخراوەکە هەنیتر ناتوانینەوە ئەوە بکەین. قورعانەی تا بڵێ ئەمە نەخراپە ئەمەە شەڕە مەگەر خواب بزانە خۆی ئەڵێ مەتەلێک هەیە ئەڵێ ئەگەن نەخۆشێک بە زەلامەکە نەبێ نادای نەخۆشی و زەلامە چیە بێ بزانێ باوەڕە خەناعەتە بێتەکە منتام کرێکاری پێ ناکرێ باخوایش کەسابەتیش پێ ناکرێ باشە قەناعەتە بێ 150,000 بەشی هیچ ناکە هەیە کرێچە ئەمە خەمسان کرێچیم دوو کرێخانم نەداوە بەخوا مەولیداتۆ نەماوە بەخوا خێزانیشم نەخۆشە بەخوام پارەکە نییە کە عیلاجەکەی بۆ بکڕم. زۆرێک لە کامەندامان سەرڕای تەندروستی خراپیان بە ناچاری لە بازاڕ کار دەکەن بەڵام خۆیان دەڵێن بەهۆی دواکەوتنی موچەوە ئیش و کاریشمان نەماوە و نازانین چۆن سەرچاوی ژیانمان دابین بکەین. پێنج کەس لە ملا پێنج کەس لە ملا بەلای منەوە کۆپانەیەکی بچووکن هیچیان پێ ناکرێ بەس بۆ ناو خۆیان ئاقەی خۆیانی ئاقەی من بە چوارتەوتمان ناوێرین بەس بۆ خۆمان نەوێرین بەزی ومێنم لای خوایە بەزی خوا ئەڵاو بەزی خوا ئەمانە چاگن نابن ڕۆژ بەرۆژ بەرە و خراپتی دەچین بەرەو نەمامەچین کوا سێکەتەکانمانی کوا سەرۆکێدەم کوا سێکەتەکەی گوا این زەرۆکی کۆمەڵ گوا دەنگیە دیانی لە دیشانە وڵاتیان بێچی چوە بەزی ئەمەیان داناود وەرمونە ئاوەیە نەکاربایە پێ بچوو بۆ بازار چی بازارێکە من لە نۆنۆ لە بازارەوە ئیشەکەم لە نۆنۆوە ئیش ساڵێک وەکو ئەم دوماکە بی ئیشی نەبووە زۆر وێرانم بۆ خۆم ئیشێکم لە بازار لەخوا بەجار بە زۆر وێرانە. حکومەت لە خراپترین دۆخی ژیانی خەڵکدا ئامادە نیە لەو داهاتەی هەر لە سامانی گشتی و گیرفانی هاوڵاتیانەوە دەستی کەوتووە موچە دابەش بکات. دۆخی موچەخۆران و کاسبکارانیش ڕۆژ لە دوای ڕۆژ خراپتر دەبێت. ئەوانەی موچەیان هەیە و ئەوانەشی کار دەکەن هەمووی بێبازاڕ و بێپارن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.